من سارام. من و خانەوادەکەم داوای پەنابەریمان کردووە لە نەرویج. بەڵام ڕەزمان وەرگرت و ئێستەی تر ناتوانین لێرە بمێنینەوە. دایکم و باوکم بڕیاریان داوە کە بەم زووە دەڕۆین، چونکە مادام مافی ئەوەمان نییە لە نەرویج بمێنینەوە، نامانەوە بمێنینەوە. ئەو کەسانە دەبینین کە یارمەتیمان دەدەن سەفەر بکەینەوە بۆ وڵاتی خۆمان، بۆ ئەوەی بتوانین بە فڕۆکە سەفەر بکەین لەبێ پاسپۆرت و بلیتمان هەبێت. باوکم ماندووە، بەڵام دوای ئەوەی ڕەفزی کۆتاییمان بۆ هات، ئێستا تۆزە زیاتر قسەم لەگەڵ دەکات. هەموومان هیوامان دەخواست بتوانین لە نەرویج بمێنینەوە، بەڵام ئەوانەی بڕیار دەدەن وتویانە مافی ئەوەمان نییە بمێنینەوە. ئێمە ئێستا بڕیارمان داوە بڕۆین. باوکم پێم دەڵێت پارەیەکی تۆزە زیاترمان پێدەدرێت کە دەگەینەوە وڵاتی خۆمان دوکانێک دەکەینەوە تا حەدێک خۆش دەبێت، و من لەوێ بەردەوام دەبم لەسەر خوێندنی قوتابخانە و ڕەنگە بتوانم یارمەتی باوکم بدەم لە دوکانەکە. ناخۆشترین شت لە دنیا بەجێهێشتن و خواحافیزیە. لە داهاتووە بیری ئەسپەکەم دەکەم، هەروەها هاوڕێکانم وە قوتابخانەکەم، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر پەیوەندیمان بە یەکتریەوە دەمێنێت، چونکە ژمارەی مۆبایلی هەموویانم هەیە. بیر لەوە دەکەمەوە چۆن دەبێ کاتێک دەگەڕێمەوە بۆ وڵاتی خۆم. ئەگە چام داخەم تۆزە بۆنی وڵاتی خۆم بیر دەکەوێتەوە، ئەوێ بۆنی گەرمی لێ دێت و وشکتر لێرە. ناڕەحەتم بە سەفەرەکە، بەوەی کە دەبێ هەموو ئەوانەی لێرە دەیانناسم بەجێ بهێڵم. فڕۆکەکەمان وەستا و چاوەڕێیە. ئەوانەی کە یارمەتیمان دەدەن لە گەڕانەوەکەدا بۆ وڵاتی خۆمان پاسپۆرت و بلیتیان پێداوین. دایکم دەستم بە توندی دەگوشێت، پێم وایە ئەویش دڵخۆشە. ئیتر وە دەڕۆین.